بینیمان بابەتەکە هاوکارمان ئامادەی کردبوو کە دیار لە سلێمانی ئەم بابەتە هەیە با بڵێ باسی لێوە کردو دەمانە بزانین لە هەولێر لەسەر ئەم بابەتە و پاراستنی ژینگە و هۆشیارکردنەوەی منداڵان لەوەی کە چۆن ژینگە بپارێزن ژینگەیەکی سەوزیان هەبێت لە هەولێر چیکراوە بەتەمان لە کوردستان بەگشتی چی بکرێت بۆیە ئەم بەیانیە قسە لەگەڵ دەیلا محەممەد ئەمین بەرپرسی خۆشیاری و ڕاگەاندن لە فەرمانگەی ژینگەی هەولێر دەکەین بەخێر هاتی خاتو لێلا زۆر سپاس بۆ بەڕێستان بەیانەیەکی سەوز و جوانت بۆ خوازم بەیانی ئێوە باش و بەیانی بینەرانی کەی 24 باش سپاس بۆ ئێوە چی بکەین کە منداڵانمان ژینگەیەکی سەوزتریان هەبێت چۆن خۆیان بەشداری پێ بکەین بۆی کە ژینگەیەکی سەوزیان هەبێت ئەوە لە سلێمانی بەو شێوەیە چالاکیە کراوە کە لە گەڕەکێکە ڕەنگە بکرێت لە زۆر گەڕەکی تریش ئەنجام بدێت بەڵام چالاکی لەو جۆرانە زۆرن ئێوە چیتان کردووە و بەتەمایچی سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم ئێمە ئەگەر باز لە ژینگە و پرسی ژینگە و مندار بکەین چکە لێرەدا مندار بەکایەکی گرنگ و بە بەهایەکی ناو کۆمەلگادا دەنرێ بۆیە پێویستە ئێمە کە بایەخێکی ڕۆشنبیری ژینگەی بە منداڵان بدەین کە دەڵێن منداڵ ئەو کاتە نەوەیەکی دواڕۆژی وڵاتەکەمانە دواڕۆژی کوردستانە کاتێک کە منداڵ لەدایک دەبێتن لە ژینگەیەکەوە دێتە ناو ژینگەیەکی تر دێتە ناو ژینگەی خێزانەکەی خۆی جا کاتێک کە دێتە ناو ژینگەی خێزانەکەی خۆی لە مابینی دایک و باوک و خوشک و برا پێویستە لە هەر سەرەتایی یعنی گچکەییەوە فێرە ڕەوشنبیری ژینگەیی بکرێت کاتێک دەگاتە 4 ساڵ و 5 ساڵ ئەو کاتە برەو ڕووی باخچەی منداراندا دەڕواتن لە بۆ ئەوەی ئەوەش لە ژینگەی مارێ دەچیتە ژینگەی ناو قوتابخانە و ناو باخچەی منداران ئەلێرەدا کە دەستە ناو باخچەی منداران فێرکاران برێن بەڕێوەبەر و مامۆستایانی کە ئەو باخچەیە چی دەکەن وا دەکەن کە ئەو مندارانە وەکو ژینگە دۆست و ژینگە پارێزی لێ دەربچین چکە لە سەرتا داوانە هیچ نازان چاویان نەکردوەوە خۆیان نەناسیوە نازان دنیا چی تێدایە چکە تەمەنی 4 ساری و 5 ساری زۆر یعنی بچووکن وەکو ئەوە چی لەبەر دەستتدا دەتوانی تۆ کاریگەریەکی باش لەسەر ئەو مندارانە بکەیت هەروەشەکەوە بێ ڕۆڵی ڕاگەاندنی فەرمانگەی ژینگەی هەولێر لە ڕاهێنان یاخود ئەم هەویرەی کە هەیە بە هەر شکلەوێ شکلی پێبەی شێوازی پێی ئەرکی ئێوە لەو کاتەیە چییە؟ برە ئەستا ئەم لۆت باس دەکەم خولی ژینگەی هاوینە بیرۆکەیەک بوو لە لای خۆمەوە ئەوەمان کرد تەنسیقمان کردمانگی لەگەر بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی بەشی ژینگە و تەندروستی هەروە پۆلیسی دارستان و لەگە شاری یاری سمایلان ئێمە وەکو گروپێک چیمان کرد ئەومان داڕژشت کە ئێمە بتوانین خولێکی هاوینەی ژینگەیی بۆ قوتابیانی سەرەتایی بکەینەوە ئەلێرەدا کە قوتابی سەرەتایی کە دەڵێ چونکە وەکو گوتم گچکەیە و لە باخچەی مندارانەوە ئەنجا سەرەتایی کاریگەریەکی باش وەردەگریتن ئەو بیرۆکەیە کە ئێستا کردمان و بەردەوامین ئەمە تقریبان 3 خولمان کردیتەوە لە گەڕەکی باداوە لە گەڕەکی دارەت و هەروها لە گەڕەکی ئازادیش یەکەم خول بوو کە کردمانەوە 1 ڕۆژ بوو سیمینارێک بوو کە باسی پرسی ژینگەمان بۆ کردن کە چۆن بتوانن ئەو مندارانە ببنە ژینگە دۆست و ژینگە پارێز لە پای بۆچی ئەو ناوی ئەو گەڕەکان ئەڵێ گەڕەکێکن تا ڕادێ ئەتوانین بڵێن گەڕەکێکی هەژارشی بۆ ئەوێتان هەڵبژاردە بۆ قوتابخانەکانی گەڕەکی ئازادینا بەس گەڕەکی باداوە کە یەکەم خولی ژینگەی لەوێ کرایەوە گوتمان ئەو گەڕەکە تۆزێک وەکو برێی پشت گوێخراوە قوتابخانەکەیان زۆر کۆم بوو بەڕاستی من کە یەکەم جار بچوومە ئەو قوتابخانەیە بەخوا جەرگم ژانی کرد گوتم ئەو جیل و ئەو قوتابیانە ئەلۆ قوتابخانەیە چۆن ڕێژەی سەوزاییان هەر نەبوو قوتابخانەیەک بوو لە ساری شێستەکان هەفتایەکان نازام کەی دروست کرایە گەلک کۆم بوو ینی کۆرانەکانیان زۆر تەسک بووە لەگەر ئەوەشدا هیچ کێشەمان نییە کە مندارێکی زۆریش هات نەوێندەر کە زۆر حەزیشیان لێبوو بەڕەحابەت سەدر حەزیان لەو خولە بوو دەیانگۆ نەک 3 ڕۆژ مامۆستا دەمانەوە هەفتەیەک بی زیاتر بێتن چکە ڕۆژانە ئێمە کە باسی ژینگە و زانیاری ژینگە و ڕێنمای ژینگەیەکانمان بۆ دەکردن زۆر حەزیان لێبوو طبعاً ئێمە کاتێک کە لە بابەتە ژینگەیەکان ئێمە کە گوتمان فەرمانگەی ژینگەی هەولێر و تەندروستی و ژینگەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە هەروە پۆلیسی دارستان شاری یاری سمایلان هەر یەک لەوانە کاری خۆی هەبوو لەگەڵیان
ئێمە کە بابەتەکەمان داڕژان بەسەر بۆ نمونە ڕۆژی یەکەم گوتمان باسی ژینگە و پرسی ژینگەمان کرد هۆشیاری ژینگەی چۆن ژینگە لە چ پێکاتە پرسی ژینگە چییە پێناسەی ژینگە چییە چۆن بتوانین ژینگە پارێ چۆن بتوانین ئاو بپارێزین بۆ منداڵانەوە گرنگ نییە کە خولێکیان بۆ ئەکرێتەوە شێوەیەکی پراکتیکی بێ بۆ ئەوەی کە زیاتر قوڵ ببنەوە لەو بوارەوە و زیاتر هەستی پێ بکەن چالاکیە پراکتیکەکان چی بوونە کە بۆیان ئەنجامدراون ئەو پراکتیکیانەکە ئەمە دەمان کە ئەوەل جارکە بە شەرح و پێناسەمان لۆ دەکردن اینجا پۆستەراتمان بردبوو ڕسمەکانی هەموو لەسەر بوو دەبا و ڕسمانم بهینابایە کە حاویەکی زبری دانرایە دوو مندار لەو لایە فڕە دەدەن ئەوی تر دەرێنە فڕیمەدا بیخە ناو حاویەی زبری بۆ نمونە دار کە چاندراوە گوڵێک هەیە لەوێندەر هەوڵ بدرێتن کە پاراستنی دارەکە و گوڵکە بخاتە ئەستۆی خۆی نەک بچی بیشتێنی و یان لی کاتەوە جگە لەوەش ئاو پاراستنی ئاومان زۆر بە هەند وەرگرت چکە دەزان ئێمە لەگەر ئاو کەمی ئاو پێمانەوە دیارە زۆر باسمان لە ئاو کرد لە بۆیان بە فیڕۆنەدانی ئاو چۆن بەکار بهێنن بتوانن لە کاتی دەست شوشتن و دەم شوشتکە ئەمە فێری ئەوەشمان دەکردن چۆن دەستان بشۆن چۆن بەیانیان کار دەستن ددانتان بشۆن لە ڕووی تەندروستیەوە کە ئەوانە فێر بنیتر فێر دەبن تا گەورە دەبن ئەتا دەبتە یعنی کە ئەو ڕەوشنبیری ژینگەی کە دەدەیە مندارانگا دەگەن ئاستی کۆلێژ و پەیمانگاکان ئەوانە نەوەیەکی ژینگە پارێزیان لێ دەردێتن ئێوە ئەزمونتان لەگەڵ خولی بەم شێوەیە هەیە یاخود ئەمە یەکەم ساڵەکە ئەمە یەکەم خولە یەکەم هاوینە کە ئێمە ئەو خولە هاوینەمان کردەوە ژینگەی کاتی خۆی ئەمن لە 2007 چوومە ئوردن لە بۆ هۆشیاری ژینگەی یەک لەوانە بووین کە لە تیمێک لە هەموو سەرتاپای عێراق چوینە وێندەر هۆشیاری ژینگەیمان ئەوە کرد دەورەیەکی 20 ڕۆژی بوو تقریبان کە بینیم لە وێندەر ئەوانە هاوینان چ لە بۆ مندارەکان دەکەن چ لە بۆ قوتابیەکان دەکەن سنتەرەکیان هەبوو بەناوی سنتەری زەها جگە لەوەش کە لە مۆسیقایان فێر دەکردن وێنەیان فێر دەکردن وەرزش و ئەو بابەتانە بوو لەیلا خان دەزانی کە ئێستا باس لە ئوردونەکەی وڵاتەکە تا ڕادەیەک یانکیان و هەموو شتێکی خۆی هەیە بەڵام وڵاتی هەژارنشینی زۆر هەیە ئەو وڵاتانەی کە لە ژێر هێڵی هەژاریشن بۆ نمونە کینیا کلیمانجارو هەر بە هاوینە سێمانگەکەی خوێندنگەکانیان ئەگۆڕدرێت بۆ خوێندنگەیەکی پاراستنی ژینگە ڤێتنام بە هەمان شێوە پاراستنی دوورگەکانیان بە شێوەیەکە ئێمە کوردستانمان ژینگەیەکی جوانی هەیە بۆچی خولەکان لە 3 ڕۆژ و 2 ڕۆژ و ئەمانی کە ئێستا باسی لێکەن بۆ نەیکەنە کاتێکە لە مانگێکی بەردەوامی هاوینە بە خولی ژینگەیی هەبێت ئەوەش بیرۆکەیەکی زۆر جوانە خاتون فعلەن وایە بکرێتە مانگە ئەو مانگەدا بەش بکرێتن مەسەلەن هەفتەیەک هەمووی یعنی باس لە پرسی ژینگە و ڕێگەزەکانی ژینگە و پاراستنی ژینگە و چۆنێتی خۆشەویستیان لە بۆ ژینگە و کوردستان و خاک بیتن یعنی ئەگەر ئەتومندارت فێر کرد لە سەرەتاوە ژینگەی خۆش بێتن دەبێت ژینگەی بخەیە پاڵ کوردستان خاچی خۆی خۆش بێ تا گەورە دەبیتن مندار هەجر نەکە یعنی بیر لە دەرچوون نەکە لە وڵاتەکەی خۆی ژینگە و کوردستانمان ڕەبت کردێ بێتەوە مناڵانی هەولێر ببن لە سلێمانی نەمامودار بچێنن مناڵانی سلێمانی بەرن بۆ دوهۆک نەمامودار بچێن بۆی کە بزانن ئەمە کوردستانێکە کە هەم هەر یەکێک لە ئێمە هەرتاکێک لە ئێمە پابندین بەوەی کە بیپارێزی خۆی هەمووی کوردستان وەکو برین هەولێر دهۆک سلێمانی هەمووی هەر کوردستان دەتوانرێتن بەڵام ئەگەر ئەتو دەڵێ ئەگەر هاتو مانگەکبی ئەوە زۆر باشە بەڵام ئەمە خلالی 3 ڕۆژ 4 ڕۆژ ناتوانین ئەو شتانە بکەین تەنها لە حەڕەمی قوتابخانە ئاریشانەشین کە ناتوانن ئێوە ئەوە لەبەر ئەوەی کە ئێستا مەساریفی زۆر دەوێتن تو پاست دەوێت تو پێشەش مامۆستار دەوێت ئاگیان لەو قوتابیانە بێ ئەو عەدەدە کەمی کە برێن ئەمە 40 یان 45 قوتابی داوا دەکەین ئەو کاتە درێن 100 قوتابی بێتن ئەگەر هاتو بودجەیەکی باش تەرخان کرابێتن لۆ ئەو بابەتە لۆ ئەو پڕۆژەیە ئێمە دەتوانین لە 2 هەفتەی ئەخیری قوتابەکان گەشتیان پێ بکەین بۆ دوهۆک بۆ سلێمانی لەوێن دەر مەراسیمی ژینگەییان پێ بکەین چالاکی ژینگەییان پێ بکەین مەسەن لە شوێنەکە هەڵمەتێکی دارچاندن بکەین هەڵمەتێکی خاوێنکردنەوە بکەین ئەوەش فکرەیەکی زۆر جوانە ئەو بیرۆکەی توش گەلک باشە گەر بری لە 3 ڕۆژ و 4 ڕۆژ زیاتر بیکەینە مانگە یاخود شتێکی تریش ئەتوانین بکەین ئەمە زانکۆکانمان زۆرە لە زانکۆی سەلاحەدین و زانکۆی دوهۆک ئەتوانن هەر ئەم منداڵانە چونکە ساڵانی دیکە هەر ئەمانە دەچنە زانکۆکان بە تایبەتی زانکۆی دوهۆک پانتاییەکی زۆری هەیە دەکرێت دارێکی زۆری لێ بچاندرێت هەر ئەو منداڵانە بچێنن لە زانکۆکان بۆی کە ساڵانێ دواتر کە خۆیان ئەڕۆن خوان هەم ئەو دارە ئەبینن ئەدرێن ئەو دارێ بەڵێ هەر بەو شکڵاتوانن خۆشەویستی زیاتریان لە بیرۆکەکان زۆرن بەڵام هەنگاوەکان
خاوترە بەڵێ ئێستا بەنسبەت ئەوەی کە دەڵی دارچاندن ئێستا ئێمە لە خلالی ئەو خولە هاوینەی چی دەکەین لە بۆ هەر مندارەچی سندانەیەکی گچکە مەرکانێکی گورێکی تێدایە کە دەبینین لە قوتابخانەکە شوێنی سەوزاییان نییە پێیان دەڵێن ئەو دارە دەبنەوە مارێ ئەو گوری دەبنەوە مارێ لە حەدیقەی مارێ خۆتان دەیچێنن ئینجا ئاگاداری دەبن تا ئەو گورە گەورە دەکەن کاتێک کە ئەنگۆ ینی ڕۆژانە چاودێری دەکەن ڕۆژانە ئاودانی دەکەن کە هەست بکەن ئەوانە لەگەر ژینگە دۆستن بەسە سێ ڕۆژە نێوایان لێکن لە ماڵیشەوە تەواو نەکرد لە بۆت ئێستاکە کە دەڵێم ئەم ئەو سێ ڕۆژە کە چارەم ڕۆژ بڕوانامە و دیاری وشتیوایان بۆ دابش دەکرێتن دیاریەکان ئێمە داوا لە کۆمپانیایەکی دەکەین کە مۆڵەتی ژینگەی وەرگرتیا لە ژینگەی هەولێر کە بزانین ئەو کۆمپانیایە دۆستی ژینگەیە هەوڵ بدەین پێی دەڵێن کاکە ئەگەرە تو بڕە دیارەک پارەیەک تەرخان دەکەی لە بۆ ئەو ناوی قوتابیەکانیان پێ دەڵێن کە ئەگەر جانتایەک بی لە بۆ پێداویستی ماتکە ئەو قوتابیانە کە دێن ئەو مندارانە کە دێن لە گەڕەکی هەژار نشینن بابەکە ناتوانیتن کە مانجینۆ مەکتب دەکرێتەوە جانتایان لە بۆ بکڕیتن ئێوە بیرۆکەی خۆم بۆ من گوتم ئللا دەبی جانتایان لە بۆ بکڕین بە تەنها هەر گورەکەیان نەدەینێ گورەکەشتەجان لە بەرامبەر ئەو کارشکە کردیانە پاداشتێکی لەو شێوەیان دەدەینێ جگە لەوە شاریاری سمایلاند کارتیان دەداتی کارتی یاریکردن ئەوە تەشجیع ئەگبوو ئەو شتانە لە بۆ ئەوی مندارەکان بێن چکەمە دەزانین کە مندار لە ژوورێ بە هاوینە خەریکی ئایپات و ئایفۆن دەبیتن دەستە ناو ئەلکترۆنیاتە مشکی تێک دەچیت ئەم ئەو فکرم کرد گوتم ئەوە باشترە کە بیان هینین دەرێ لە جەوی مارێ بیان دایم برین لەو خولە هەم فێرە ژینگە بن هەم فێرە خۆشەویستی خاک وڵات بن هەم فێرەشتی تریژ بن جگە لەوەش ئەو دیاریانە کە وەردەگرن ببتە شتێک لە بۆیان تەشجیع کە تا قوتابی تریژ بێن بەشدار بن لەو ئەوەیە بەڵێ بۆ هیواین کە پرۆژەکەتان هەر بەم شوەیە کە دەستان پێکوتە بە شەیەکی سەرکەوتوو هەر بەردەوام بن ئەوە زۆربەی منداڵان لەسەر ئەوە ڕابێنن کە ژینگەی کوردستان بپارێزن خۆیان چاودێری ژینگەی کوردستان بکەن لەیلا محەممەد ئەمین بەرپرسی هۆشیاری و هەروەها ڕاگەیاندن لە فەرمانگەی ژینگەی هەولێر میوانی ئەم بەیانی 24 بوویت زۆر بەخێر هاتی زۆر سپاس لە بۆ ئێوەش زۆر سپاسکەن